ئەم بنەماڵەیە کاتی خۆی جوو بوون بەڵام لەسەر دەستی شێخ سەعیدی حەفید بوونەتە موسڵمان. باپیرم حەمەعەلی نۆمسڵمان لە ئەسڵا جوولەکە بووە، خۆی ناوی ئەلیا بووە، بەڵام دوای ئەوەی کە بووە بە موسڵمان شێخ سەعید ناوی ناوە حەمەعەلی لە جاتی ئەلیاوەکە. بێجگە لەو هەموو باسی و تاکەی کە هەتانە بۆ میلەتەکەمان بۆ بنەماڵەکەشمان تاکێکی تاکتانە بۆەوەیە کە باپیرم جوولەکە بووە، بەڵام لەسەر دەستی یەکێ لە بنەماڵیەوە بووە بە موسڵمان. سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش. مێژووی سلێمانی پڕە و ڕەنگاوڕەنگە لە دەنگ و ڕنگ و شێوەی جیاواز و کەسایەتی جیاواز. من ئێستا کەسایەتیشی دێرینی شاری سێماییم لەگەڵا مامۆستا ئەکرەمی حەمەلاوی دارتاژێک لە بنەماڵە دێرینەکانی شاری سێمانی، و لەگەڵەوەژا پێم خۆشە ئەوە تام و باز بکەم کە ئەم بنەماڵەیە کاتی خۆی جوو بوون بەڵام لەسەر دەستی شێخ سەعیدی حەفید بوونەتە موسڵمان و لە ساڵانی چلەکانی شا کاتێک جووەکان چوونەتە ئیسرائیل و دەرەوەی وڵات ئەمان هەر لێرە ماونەتەوانێ. جا من پێم خۆشە لەگەڵ یا گفتوگوێیەکی جیاواز بکەم و لەگەڵی دابدوێم. مامۆستا سڵاو لێبێت و ئەم کاتت باش. تاوم بەخێر بن تاو زۆرم پێ خۆشە ئەم تا پێکەوتناکەم لە ڕۆژی جووە کۆمڕەوە کە ماڵە دێکراوە بۆ خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی. ئێوەش بە خێراتنتانەکەم بۆ ئەم چاو پێکەوتنە دەتان خۆش بێ. من مامۆستا ئەکرەمەم ئەکرێمی حەمەلاوی دارتاش، باوکم یەکێ بۆ لە دارتاشە کۆنەکانی شاری سلێمانی. باپیرم حەمەعەلی نۆمسڵمان لە ئەسڵا جوولەکە بووە، بەڵام لەسەر دەستی شێخ سەعیدی شێخ مەحمووە بەرەحمە بێ بۆ بە ئیسلام. خۆی ناوی ئەلیا بووە، بەڵام دوای ئەوەی کە بووە بە موسڵمان شێخ سەعید ناوی ناوە حەمەعەلی لە جاتی ئەلیاوەکە. ئەتر لە دوای ئەوەی کە جوولەکان ڕۆژچوون ئێمە لە سلێمانی ماینتەوە. باوکم دارتاش بووە، گوزەری دارتاشەکان لەبەر ئەسحابەستوی بووە لە شوێنی ماچی فرۆشەکانی ئێستا. دوکانی باوکم لەوێ بووە. ئێمە خۆمان لە ئەسڵا ماڵی باپیرم لە تەرگۆل بووە لە دەرگەزێن خوارد ماڵی عیزەتبەگ. بەنسبەت خۆمەوە من مامۆستا بووم، بەڕێوەبەری مەکتەب بووم، سەرپەرشتیاری پەروەردەیی بووم، ئێستا حالیەن تەقاعودم. ئەگەر پرسیارێک کەتان هەیە بفەرموویە. تا ئێوە لەسەر دەستی باوشی مەلیک مەحموود کە شێخ سەعیدی حەفیدەکە لە ئاینی جووە بنەماڵەکەتان هاتووە سەر ئاینی پیرۆزی ئیسلام. ئێستا ئەو پەیوەندیە ماوە لەگەڵ نەوەکانی حەفیدە خود لەگەڵ نەوەکانی مەلیک مەحموودە؟ لەگەڵ نەوەکانی بەرەحمە بێ مەلیک مەحموود تا ئێستا پەیوەندیمان نییە، بەڵام باوکم باپیرم لەسەر دەستی شێخ سەعیدە بەرەحمە بێ بۆ بە موسڵمان. ئێمە وەکو بڵین کەسایەتێکی گەورە سەیریەکەین، چکە باوکی مەلیک مەحموودە و باپیریشم بە شانازیەوە لەسەر دەستی ئەوە بۆ بە موسڵمان. پێم خۆشە چیرۆشێکی ڕابردووی خۆت و بنەماڵەکەتم بۆ بجۆریتەوە مامۆستا. چی لە یادەوەریتایە لە ئەو کاتی کە تەمەنت کەمتر بووە یاخود کاتی پێگەیشتن دۆ؟ پێم خۆشە یادەوەریەک ئەگەر بەسەر هاتێکی ئەو دەور و زەمانە و ئێوە کە بنەماڵەیەکی جوو بوون و بنێتە موسڵمان و ئەو یادەوەریانەی کە من بیجەرمەوە هەمووی بەراتی داخ و خەفەت و ئەتەفی لەگەڵایە بەنسبەت ئەگەر بەراوردی کەی بەنسبەت ئێستاوە، چونکە بەراتی ئەو دابوونەریت و ئەو ڕەوشتە جوانانە و بە جوانانەی کە کۆن لەم شارە هەبووە داخەکەم ئێستا زۆربەی نەماوە. ئەگەر مابێکی زۆر دەگمەنە. مەتەل من ئەوەی کە بیرم بێ لە سلێمانیە ئەگەر باتە لە گەڕەکێکە لە گەڕەکانە کەسێک ئەمری خوای کردایە و پرسەیە هەبوایە، ئەو گەڕەکە هەمووی پرسەیەگرت هەتا ماوەی چ ڕۆژ. یعنی ئەو چ ڕۆژە بۆ نمونە هیچ ماڵێ لەو گەڕەکە دلی ناشە، لەگەر بچیشتایە پێی عەیب بوو لە حەوشە هەریخا لە ژوورەوە بەدێوە لێخت، یا حەمامی ماڵان کەم بووە
تێگەی ئەگە خەڵگە چووە دەرەوە لە حەمامی دەرەوە خەڵک ناچووە بۆ حەمام و حەمامی ماڵیش ئەگەر هەبوو بێ دا ناخەت چکانگول لە گەڕەکە پرتە هەیە بەڵام ئێستا داخەکەم ئەگەر بەراوردیکەین خانوویەک دوو خانوو بە تەنیجە کۆنێتی 150 مەترە دیوارێکی بلۆچێکی تانتیمی بینیانە لە ماڵێکیان لەوانەیە چین بێ لەویکیان لەوانەیە شایی بەبێ ئەوەی جۆ بەنا دراوتێت یعنی ئەوتا دەمەنی ئەوتا براتی هەبوو دراوتێتی هەبوو ئێستا داخەکەم زۆر شت هەیە کە وەختی خۆی هەبووە نەماوە مەتەل هەر لەو پەندە پێشینەکانی خۆمان کاڵێ برا لە پشت برا بێ مەگەر خەزا لای خوا بێ کەچی ئێستا برا کوژێ لەسەر پارە لەسەر ملک و ماڵ باوکو فردەن باوک ئەولا کوژێ ئەولا باوکە کوژێ یعنی بەڕاستی باسکردنی کۆن ئەگەر پیا و باسی کات لە زیاتکەوەی دڵی پێخۆش بێ خەفەتە خۆی بە نیسبەتی ئێستاوە ئەگەر بەراوردیکەی گەنجێکم لەگەڵا نەوەی بنەماڵی مەلیک مەحموودە بەڵام ئێستا لێرە سوتە بینیم حەزم کرد ئەگەر پێت خۆش وێ لەگەڵمانە بەشدار بێ لەبەرەوەی کە بنەماڵی مەلیک مەحموود بۆ جەناب جگەلەوەی کە مەلیک بوون بۆیەوە شتێکی تریشە ئێوە بەڕاستی بنەماڵی ئێوە بێت گەلەوەی کەوا لە بەنسبەت میلەتی کوردەوانەیە هەموو شوێنی شانادین بەنسبەت بنەماڵی ئێمەشەوە جارێکی کەس بێتگە لەو هەموو باسی و تاکەی کە هەتانە بۆ میلەتەکەمان بۆ بنەماڵەکەشمان تاکێکی تاکتانە بۆەوەیە کە باپیرم جوولەکە بۆ بەڵام لە سەردەتی یەکێ لە بنەماڵیەوە شێختایی بەڕامە بێ بۆ بە مسڵمان بەئینی ئاهاتۆ تەرئینی ئیسلامی پیرۆز کە ئێمە هەمومان ئیسلامین شانازی بۆ ئاینەوە ئێمە شانازی بێواکەین و خۆشحاڵم کە بە خزمەتی جەناب گەیشتم عزیز و خۆشەویست دەبێت بۆ مامۆستا و سوتۆ ژەرە بینیمی تۆم خۆش بوو حەزم کرد جەنابیش بەشداروی لەگەڵمانە و شێکی دەستخۆشی لە بەڕێستانەکەم کە ئامادەن لەم فیستیڤاڵە و خۆشحاڵم کە بە خزمەتی مامۆستای گەورە و بەڕێزمان گەیشتم ئەم جۆرە فیستیڤاڵانە زەڕورەتە بۆ شاری سلێمانی چکە شاری سلێمانی شاری کلتورە شاری مێژووە سلێمانی هەمیشە سنتەری بزافی ڕزگاری خوازی کورد بووە بۆیە پێویستمان بەوەیە کە بە زیندویی بهێڵڕێتەوە هەر لەبەرەوەش دەستخۆشی لە ڕێخەرانی ئەم ڕێوڕسماکەین هیوادارین هەمیشە بەردەوامیش بن لە کردنەوەی پێشانگا و ڕێوڕسمی تر بۆ زیندوهێشتنەوەی شارەکەمان دەستخۆشی لە بەڕێزیشتانەکەم و زۆر خۆشحاڵیش بووم کە بە خزمەتی مامۆستای گەورەمان و کەسایەتەکانی شاری سلێمانی گەشتین لێرەوە بۆنەیەکی زۆر خۆش بوو بۆ ئێمە ئێوە جێی شانازیمانن جەنابیش دەگەر کۆتا قسە و وەڵی من دەستخۆشیێکی زۆرتان لێکم بۆ ئەم وەکو جەنابی فەرمووی بۆ ئەم جۆرە فیستیڤاڵانە کە ئەکرێ بۆ خانەوە دێرینەکانی شاری سلێمانی دەستان خۆش بێ حەدەکەم زوو لەم جۆرە چالاکیانە ئەنجام بن چونکە بێجگەلەوەی کەوا مەتەلا یادەوەریە کۆنەکانی تیابا دەکرێ یەکتری ئەبینین مەتەلاتە بۆ من کە تاجێکی وەکۆم یا شێخێتا من بە خزمەتی گەیشتوم شوێنی شانازی منە تێگی ئەگەر ئەم فیستیڤاڵە و ئەم چالاکیە نەبوایە من لەوانەیە نەمناسیایە.